پایتەختی نوێی دیپلۆماسی ڕۆژهەڵاتی ناوین کوێیە؟ لە هەولێرەوە مەزلوم عەبدی وەک خاوەن ماڵ میوانداری لە وەزیری دەرەوەی فەڕەنسا کرد. لە ڕۆژهەڵاتی ناوین کە لە دۆخێکی تەموو مژاوی سیاسیدایە و زۆربەی وڵاتان سەرقاڵی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیانان لە دڵی کوردستاندا و لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان وەک تاکە نوێنەری دانپێدانراوی هەر چوار پارچەی کوردستان پرۆسە سیاسیەکان بە شێوەیەکی جیاوازتر بەڕێوە دەچن. هەر لە پێکەوە ژیانی ئاینە جۆرە و جۆرەکان و نیشتە جێبوونی چەندین نەتەوەی جیاواز لەم هەرێمەدا بگرات تاوەی کە کاربەدەست و بەرپرسانی وڵاتانی گرنگ سەردانی دەکەن و کۆبوونەوەکانیانی تێدا بەڕێوە دەبان لە ئێستادا ئیتر هەولێر بووە بە پایتەختی دیپلۆماسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕاستە هەولێر شوێنێکی استراتیژی و دیپلۆماسیە، بەڵام ئەم شارە بە جۆرێک لەگەڵ هاونەتەوەکانی خۆی مامەڵە دەکات کە بڵێ ماڵی خۆیانە و میوانداری لە بەرپرسانی باڵا دەکەن، چونکە فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات مەزلوم عەبدی و ژان نۆئێل بارۆ وەزیری دەرەوەی فەڕەنسای بە شێوەیەکی سەرنجڕاکێش پێکەوە کۆ کردەوە کە کۆبوونەوەکە لەمان و ساتەدا تا بڵێ گرنگ و هەستیارە. خاڵی جێی سەرنج ئەوەیە کە لە کۆبوونەوەکەی جەنەڕاڵ عەبدی و وەزیری دەرەوەی فەڕەنسا هیچ بەرپرس کاربەدەستیان کەسایەتیەکی هەرێم ڕۆڵی خاوەن ماڵی نەگێڕا، بەڵکو خودی مەزلوم عەبدی وەکو خاوەن ماڵ پێشوازی لە ژان نۆئێل بارۆ کرد. لە عورف و ڕەفتاری سیاسی و دیپلۆماسیدا خاوەن ماڵ لای ڕاست و میوانش لە لای چەپەوە دادەنیشن، هەروەک ئەوەی مەزلوم عەبدی لە ڕاستەوە بوو میوانەکەشی لە لای چەپەوە ئامادە بوو. ئەم بەڕێوە برزنە نیشانەی ئەوەیە کە لە ئێستادا هەولێر پایتەختی دیپلۆماسی کوردانە و فەرماندەی بەشەکانی دیکەی کوردستانیش هەرێم بە ماڵی خۆیان دەزانن و پێشوازی لە بەرپرسانی جیهان دەکەن، نەک هەر بۆ کۆبوونەوەی مەزلوم عەبدی و نۆئێل بارۆ، بەڵکو بە گوێرەی لێکدانەوەی چاودێران کۆبوونەوەکەی هەولێر درێژە پێدەری هەمان ڕۆڵی هەرێمی کوردستانە لە دەستەبەرکردنی سەرکەوتنی پرۆسەی ئاشتی لە نێوان کورد و تورکیادا. ئەمە جیالەوەی هەرێم چەندین جاری دیکە نێوەندگیری لە نێوان لایەنە کوردیەکانی دیکە و وڵاتانی ناوچەکە کردووە و نەیهێشتووە دۆخەکە بە شێوەیەکی نەرێنی درێژەی هەبێت و لێکەوتەی خراپی هەبێت. هەموو ئەمانە شوا دەکات کە هەولێر وەک تاکە نوێنەری دانپێدانراوی نێودەوڵەتی سەنگ و قورسایی زیاتری لە یەکلایکردنەوەی پرسە هەستیارەکانی ناوچەکەدا هەبێت.